چالاکیەکان بە تایبەتی نمایشە شانۆیەکان لە شاری سلێمانی بەردەوامی هەیە. لە ئێستادا گروپێک لە شانۆکارانی سلێمانی کۆبوونەتەوە بۆ کارکردن لە شانۆیەک بە ناوی لێکترازان کە ژمارێک لە ئاکتەرە دیارەکانی بە تایبەتی شاری سلێمانی تیایدا بەشدارن و لە داهاتوێکی نزیکدا لەسەر شانۆکانی شاری سلێمانی نمایشەکرێت. سپاسانەکەم بەخێر بێن، سپاس بۆم دەرفەتە. طبعاً من لەگەڵ کاکەدانا پێشتر لە دەرەوەی وڵات پەیوەندیمان هەبوو و باسی ئەم دەقەی بۆ کردم. ئەم دەقە پاسەق بە دەقێکی خۆماڵی دەژماردن، بەڵام شێوازی ئەو سلوبی دەقەکە جیاوازە لە دەقانی کە من لە پێشتر ئیشم کردووە لە دەقە خۆماڵەکانە. بەڕاستی کاکەدانا خۆی چەکە لەو کەسانی کە دایمە هەوڵی داوە لە کارە هونەریەکانیە، لە نووسینەکانیە، لە ئەو کارانی کە کردێتی هەوڵیاوە تازەگەری بکاوە بە شێوەیەکی ئەزمونگەرانە ئیشەکە. هیچ ئەم دەقەژی چەکە لەو ئیشانی کاکەدانا کە وەکوتم خۆماڵیە و نووسین، بەڵام لە ئوسلوبە جیاوازە. من بۆ خۆشبەختانە ئەم ساڵ هاتوومەتەوە بەردوو ئیش ئەکەوم کە هەردووکی جیاوازن لە هەموو ئیشانێکە کردووە. ئەم ئیشەی کاکەدانا لە ڕووی شێوازی کارکردنم لە شانوە جیاوازە، کارکتەرەکەی کەیبینم جیاوازە و کارکتەرانی پێشوو لەگەڵ ئەو فلیمەیەکەوە بە ناوی شینەوەی و کاک حەمە سەفا نووسیەتی و خراجەکە، ئەویش کارکتەرێکی زۆر جیاواز لەوەتی من ژیانم هەیە و نماندنەکەم یەکەم جارە بەر کارکتەرێکی وا ئەکەوم. بۆ من کورسە زۆر، بەڵام حەزم لێتی. ئەم کارکتەری ئێستاش کە بینم لە لێکترازانە، ئەمیش هەر دیسانەوە کارکتەرێکی کورسە، بەردەوامی کارکتەرێکی ترە. واتە من بەتەنها ئەم کارکتەرە نابینم. ئێمە دوو کەسین کە ئەم کارکتەرە ڕۆڵی ئەم کارکتەرە ئابینین لە دوو زمانی جیاوازە، کەواتە ئەبێ لە هەڵس و کەوت و لە تێگەیشتنمانە بۆ کارکتەرەکە نزیکیەک هەبێ لە دوو ئەکتەرەکەەوە. خۆشحاڵانە گەنجێکی جوانی وەکو کاکە حەمە کە دەوری نیوەی منەبینێ، زۆر خۆشحاڵم کە زۆر نزیکین لە ڕووی لواندنەوە. هیوادارم بتوانین لەم ئیشە نوێیە بۆ خۆشم نوێیە ئەزمونێکی وا بۆ خۆم پێش هەموو کەس و بۆ مینەریش بەدی بێنم کە جێی سەرنج و جێی ڕەزامەندی خەڵک. لە ماوەی ئەخیرەیە نووسیومە باسی لێکترازانی کۆمەلگاکە. لێکترازان کۆمەلگا کە بەرەو لێکترازانێکی تەواوەتی ئەڕۆ. خێزانێک بە نمونەی ئەو کۆمەلگایەت کە بەرەو لێکترازانە ڕۆ. لێکترازان لە بینی ژن و مێردا، لێکترازان لە بینی باوکو کچە، لێکترازان لە بینی هاوڕێکانە. ئەم لێکترازانە بەرەو لێکترازانی تەواوەتی کۆمەلگامانە بە. ئەم لێکترازانە ئەم شانۆنامەیە توانم بڵێم شتێک نییە بڵێم تایبەت بە کۆمەلگای کوردیان بۆ کۆمەلگای کوردی نووسی بێ، شتێکی گشتگرە. هەموو ئینسانێک ئەتوانێت خۆی تا بینێتەوە اینجا لە کوردستان بێ یان لە ئەفریقا بێ یان لە ئەوروپا بێت. شتێک نییە تایبەت بێ بە ئینسانی کورد، شتێک کە تایبەتە بە هەموو ئینسانێک لە هەر شوێنێک بێت. ناتوانم بڵێم لە واقعی کۆمەلگای کوردیەوە وەرم گرتووە، لە واقعی ئینسانەوە وەرم گرتووە، لە پەیوەندی ئینسانیەکانەوە لە بینی ژن و پیاوە، لە بینی باوک و کوڕا، بینی دایک و کچە، کچ و باوکە. لە حاڵە
حاڵەتانەوە وەرم گرتووە نەک بڵێن ڕاستەو خۆ لە کۆمەلگای کوردیەوە یان لە کۆمەڵی کوردیەوە نەخێر حاڵەتەکان حاڵەتی ئینسانی گشتین بەڵام هەموو ئینسانێک ئەتوانێت وەکوتە بخۆی تیا ببینێتەوە ئەتوانم بڵێم لە ڕووی هەڵبژاردننی کاستی کارەکەەوە من زۆر شانسم هەبووە بەڕاستی کۆمەڵی ئەکتەرم لەگەڵایە ئەتوانم بڵێم لە باشترین ئەکتەرەکانی ئەمڕۆی شانۆی کوردین بە ئەزمونونەکانیان بێگومان مامۆستا شەماڵی ئەبەڕەش مامۆستا گۆران نامێق دیاری خان دیاری عومەر شیلان عەبدوڵڵا ئەمانە هەموو ئەکتەری بەتوانان بەڕاستی ئەزمونێکی زۆریان هەیە لە بواری شانۆیە و کاری ئێژگار زۆریان کردو بە ئەزمونن لە هەمان کاتە کۆمەڵێک کەسی کەمان لەگەڵایە کە ئەزمونیان کەمترە بەڵام بەتوانان ئێمە توانیومانە ئەم دوونەوەیە لە شانۆکاری کورد کۆبکەینەوە پێکەوە سوود لە یەک وەربگرن بەر یەکتری بکەون ئەزمموی یەکتری سوودی هەبێ بۆ هەمومان بۆ نمونە ئەو گەنجانی کە لەوانەیە ئەمە بۆ یەکەم جارە لەگەڵ گروپێکی ئاوایە کارەکەن هەوڵێکی زۆر زیاتر ئەیەن بۆ ئەوەی لە ئاستی ئەکتەرە بە ئەزمونونەکان نابن لە هەمان کاتێ بە خاڵێکی کەشمان کە زۆر گرنگە نەمیشای بیر نەچێت یعنی بە ئێمە هەموو گروپەکە بە ڕۆحی یەک خێزان بە ڕۆحی یەک تیم بە ڕۆحی یەک گروپ کارەکەین لەبەر ئەوە هەمومان بەردەوام هاریکاری یەکتریەکەین ینی ئەکتەرە بە ئەزمونونەکان بەردەوام ڕێنمایی هاریکاری ئەو ئەکتەرە تازانە ئەکەن کە تازە نین بەومانەیە خریجی دەرچووی پەیمانگا و کۆلێژ و ئەم دامەزراوانی کوردستانن بەڵام لەوانەیە ئەزمونیان لە بوارەکە کەمتر بێ پێکەوە یارمەتی ئەگەین پێکەوە ئەم کارە ئەەکەین بۆ بینەری خۆشمان ئێمە ئیژەکەین ئێمە ئیش بۆ فستیڤالەکان ناکەین ئیش بۆ ئەوە ناکەین بە شارەکان نابیژێڕین ئیش بۆ جمهوری خۆمانەکەین بینەری خۆمان لە هەر شوێنێ بێ ئەو جمهورە هی سلەیمانی بێ یان هی هەولێر بیان هی کەرکک بێ ئێمە بۆ جمهوری خۆمان کارەکەین بۆ فستیڤالەکان کار ناکەین. بەڵێ بە دڵنیاییەوە وەکو ئەکتەر لەم نمایشە زۆر خۆشحاڵم لەبەرەوەی هەم کاک شەماڵ کە ئەکتەرێکی زۆر بە ئەزمونە هەم مامۆستا گۆران نامیق کە مامۆستای خۆم بۆ لە پەیمانگا ئەزمونێکی زۆر تایبەت دەبێت بۆ من لەبەرەوەی کە هەم وەکو دووبارە قوتابی ئەو توانم لەگەڵیان نواندن کەم و هەم وەکو کەسایەتی کاک شەماڵیش زۆر خۆشحاڵم بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە لەم نمایشە کارکتەرەکان هەمویان یەکتری تەواوەکەن چەندێک کاک شەماڵ وەکو ئەکتەر پێویستی بە منە منیش دوو هێندە پێویستم بۆەوە ئەوانی کەش بە هەمان شێوە بۆ پەیوەندی کارکتەرەکانی نەو خۆیان. بەڵێ ڕاستی سیاقی دەقەکە باڵین ئەو کۆنتێکسی کە کاکدانا دەقەکەی تیان نووسیوە کۆنتێکسێکی پۆست مۆدێرنە و لەو قۆناغایە کە دەقی هاوچەرخ لێسا چۆنە نووسێ مەبەست لە ستراکچەری جێڕانەوەکەیەتی و بۆ ئەم جۆرەش نواندن لە ئەم جۆرە دەقانە پێویستی بە ئەو جۆرە لە تەقەموسی کارکتەر نییە بەقەد ئەوەی کە کارکتەرەکان لەو پەڕی سادەی خۆیانەوە گزارش لە ناو ناخی خۆیانەکەن و دەربڕینەکانیشان بە هەمان جۆرە وێ کاکتەرێک لەم دەقی کاکدانە نمایشەکە ئەوەندەی خەیاڵی لای پەیوەندی ئەوانی ترە ئەوەندە لە ناو خۆیانیە واتە هێندەی سەرقاڵی بنیادی درامیە لەگە کارکتەرەکانی درا ئەوەنە لەگە خۆیان سەرقاڵی و جۆرە لە هەڵچوون نییە بوویشە بە جۆرە لە جۆرەکان قورسە کارکردن لەم دەقەیە بەڵام وەکو ئەتمۆسفێر کەشێکی زۆر خۆش قورسەکە بۆ نمایش بۆ گوێی بینەر تەنانەت بۆەوەی کە ئیبینێ. بۆ خۆی ئیشکردنمان لەم شانۆیە و لەگەڵ کاکدانا هەنگاوێکی تازە ئەبێ بۆ ئێمە بەڕاستی ئەتوان بڵێم تا ڕادەیەک بۆ ئێمەی ئەکتەر ئەم ئیشە زۆر تازەیە تقریباً قورسە لەبەرەوەی کاکدانا ئەوێت ئێمە داماڵێنین لە کۆمەڵێشت ئەو وەرزانی کە باسیشیەکەن هەموو وەرزەکانی ساڵە بەڵام ڕەنگە
بە معنە واقعەکەی وەرزەکانی ساڵ بینەر نەیبینێ بە شێوازێکی تر بیبینێ لەبەرەوە بە هیوام کاتێکە ئەڕۆینە ناو نمایشەوە و بینەریت ئیشەکەمانە بینێت هەم وەرزەکانە بینێ هەم تێپەڕینی ئەو کاتانە بینێ کە ئێمە لەو زەمەنا ئیشی تیاکەین بێگومان شێوازێکی زۆر تازەیە زۆر دوورە لەو ئیشانی کە پێشووتر من ئیشم تیا کردووە لە هەموو چیرۆکە واقعەکان شانۆییەکانی با بڵێن شکسپیر و چی خۆپ و هەر یەکێک لەوانەی کە من ئیشم تیا کردووە جیاوازە کاکدانا بە ستایلێکی زۆر تازە ئیشی کردووە بە ستایلێکی زۆر تازە نووسیوێتی و تەنانەت کاری دەرهێنانەکەیشی کە بۆ ئەم شانۆیە کردوێتی هەر بە شێوازێکی زۆر تازە ئیشی کردووە لەبەرەوە بۆ ئێمە بەڕاستی یەکەم جار کە هاتین تۆزێ قورس بوو لەبەرەوەی ئێمە فێر بووین بە جۆرێک تەمسیلکەین ئێستا نواندنی ئێمە ئەو شێوازەیە کە کاکدانا ئیشی لەسەر کردووە هەتا ئێستاش هەندێک شتمان تیاماوەتەوە وەکو نواندنەکانی پێشومان بەڵام هەوڵین چاکیکەین بە ستایلێکی زۆر تازە بینەرمان بینێتەوە.